إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. بەڕێزان خۆشحان لەوانەی چلوچار لە وانەکانی تەسکەی نەفس بە خزمەتتان بگەینەوە بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارمەوە ئازیز سوود لێ وەربگرن ئینشاءالله. دیارە سونەتی خوای گەورە لە ژیانی دنیا هەروایە هەر شتێک کە دەستپێکردنی هەبی دەبێت کۆتاییشی پێبێ و ئەو وانەیەش بە پشتیوانی خوای گەورە ئینشاءالله کۆتاوانەیە لەو زنجیرە باسەدا و کۆتا بابەتیش کە باسی بکەین ئینشاءالله تعالی بابەتی دوعای و هانا بدنا برخواي قوريه سبحانه وتعالى. وكو ابن القيم رحمة خوي لبي لا زاد المعاد دليتا لدواء ويكوا إشارة بسن درمانك دخالو درمانانا دلي أجر فإن عجزت عنه هذه الأدوية كلها أو درمانانا كباس ما كرت هموي عاجز بون لو الشفاء أو دلنا خوشي بدا يقرأ قال بيج دمينه لم يبق له إلا صدق اللجئ إلى من يجيب المضطر إذا دعاه. إلا أو رجاء لبيج دمينه كوازور برازقوي هانا باتبر خواي جورا سبحانه وتعالى أو ذاتي كوا يجيب المضطر إذا دعاه كوا بهاناي همو كسيشي بيتسارة ديكاتي كوا هاناي دبات بري برأيتر بيوست أو بندي بقريتو لا خواي جورا سبحانه وتعالى لدرجاي خواي جورا بدا سبحانه وتعالى زور بملكتي رابوستي وهر كاتش كجيشتا أو حالتي كوا بتواوتي خوي يقلاب كاتو لبرد خوي تسليمي خوي جوربك وبملكتي بقريت ولا خوي جور سبحانه وتعالى دفرمي أو السالتاي لداني درجاي توفيقه كبإذن خوي جور بشتواني دكاو تسرخد إن شاء الله تعالى. پیغمبر صلى الله عليه وسلم لا فرموديك دكوا نصيحتي شدادي كوري أوز دكا كالسلسلة صحيح البانيش دهاتيه كان لرجاء أيش ونصيحتي هم مسلمان عندك دفرمي يا شداد ابن أوس إذا رأيت الناس قد اكتنزوا الذهب والفضة أقدر تدخل شيء خريجي كوكرنوي زيرو زيوبون فاكنز هؤلاء الكلمات أتولى برامبر دلزياتوي خريجي زيرو زيوبي خريجي أو وشبيروزانة بأوي بخزينة بزانة دعاء شفير لك دفرمي بلي اللهم إني أسألك الثبات في الأمر خالد بارم وكوا ثبات بيبخشي وبردوام بيبخشي لسر أو أمرك وإسلام والعزيمة على الرشد وهروها خوا أوم بيبخشي كوا جديبم لسر أو كارو كردواني كخوا فرماني بيكرك هموي رشدة هموي صلاحة هموي فلاحة هموي ريتشية خوا أوام لبك جديبم لسر أو كارو بارانا فاشان دفرمي وأسألك موجبات رحمتك وعزائم مغفرتك وهروا أخوة لد بارموا موجبات رحمت أويك أو هو كاراني دبتماي بدس هناني رحمتي خواي جورا سبحانه وتعالى وعزائم مغفرتك وهروا أخوة لد بارموا كوا أو كارو كردوانا بقسمت بكي توفيق بكي أو كارو كردوانا أنزام بدم كوا شاني أويبم ليم خوش ببي يا الله هندق لزانا انت كلا شرحي أو فالمديدات فن وعزائم رحمتك واتا أو كارو كردوانا أنزام بدم كوا مستحق بمبو مغفري كوا أجر كسيشي توبكار بقريت ولاد هندبا توبكاريتشي ريكو بيك بقريت ولاد يا رب العالمين وكو أو كسي رحمتي خواي جور الشمولي بكا هر وكو كسي كوا بهيت شويك جناحي نكرديا خواي أو مغفرة لي داوادكم وأسألك شكر نعمتك خوا توفيقا بك لويكوا
شکرانە بژێری ناز و نعمەتەکانی تو ببم و هەروەها وحسن عیبادەتیک و هەروەها داوات لێ دەکەم یا رب العالمین تەوفیقم بکەی لە بۆی کەوا عیبادەت و ملکەتیم زۆر بەڕێک و پێچی ئەنجام بدەم لە بۆت و ئەسئەلوکە قەلبەن سەلیمە و هەروەها خوا لێت دەپاڕێمەوە کەوا دڵێکی ساغ و سەلیمم پێ ببەخشی ساغ و سەلیم لە شوبهات و لە شەهەوات و لیسانەن صادقا و خوا لێت دەپاڕێمەوە کەوا زمانێکم پێ ببەخشی ئەو زمانە صادق بی ڕازگۆ بی نەزانی درۆ چییە و ئەسئەلوکە من خەیری ما تعلم خوایە لێت دەپاڕێمەوە لەو شتانەی کەوا ئەتوو بە خۆت دەزانی بە ذاتی خۆت دەزانی کەوا خەیرە ئەمن نایزانم و ئەعوذ بک من شەڕ ما تعلم و هەروەها خوا خۆم دەدەمە پەنای تو لە شەڕی هەموو ئەو شتانی کە بە خۆت دەزانی و ئەستەغفیرک لما تعلم و هەروەها خوا داوای لێبوردنت لێ دەکەم داوای لێ خۆشبوونت لێ دەکەم لما تعلم لەوەی کەوا دەزانی لە حاڵی من کەوا چەندە تەقسیر و کەم و کورتیم هەیە إنك أنت علام الغيوب لبروي خوا هل أتو علام الغيوب همو الشارع وكان لا يتو أشكرا يتر براستي ودعاء شي يكل دعاء كان بيغمبر صلى الله عليه وسلم كوافيري شداد دكا ولا ريقاي أيش فيري هم مسلمان عندك ديالا خواي سبحانه وتعالى كاتك وداواما ليدكا دعاء بكين وعدي ولام دانا وشدايا هل وكو فرمي وقال ربكم ادعوني استجب لكم خواهی گەورە دەفەرمی داوام لێ بکەن تاوەکو وەڵامتان بدەمەوە بەڵکو وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا کە ئیمامی ترمذی ڕوایەتی کردێ و حەسەکەش صحیحە سلمانی فارسی لەمان دەژێڕێتەوە خوای لە ڕازی بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی إن الله حيي كريم خوای گەورە سبحانه وتعالى یەک لە ناوە پیرۆزەکانی حەیی واتە زۆر بەحەیایە سبحان الله زۆر بە شەرمە کەریم زۆر بەخشندەیە بەخششی یەکجار زۆرە و بەڕێزە حەیی کەریم يستحيي إذا رفع الرجل إليه يديه أن يردهما صفرا خائبتين سبحان الله دەفەرمی شەرم دەکا لە بەندەکانی شەرم دەکا ئەگەر یەک لە بەندەکان دەستی بەرز بکاتەوە لە خوای گەورە بپارێتەوە ئەو دەستەی بەو شێوەی بە بەتاڵی ڕەوان بکاتەوە ببەوەی هیچی پێ ببەخشی جاوەکو یحیای کوڕی معاذ ڕەحمەتی خوای لێ دەفەرمی وەکو لە مەدارج هاتیە دەفەرمی سبحان من يذنب عبده ويستحي هو سبحان الله دەفەرمی پاک و منەزەهی لە بۆ ئەو زاتەی بەندەکەی گوناح دەکا لە کاتێکدا خوا شەرم دەکا سبحانه وتعالى بەڵێ برایان دیارە دوعاکردن ئەگەر شروط و بەو شێوانە بیتن شروطەکانی لێ بێتە جێ ئەوە بە پشتیوانی خوای گەورە هیچ شتێک نییە خوای گەورە لێی عاجز بیکەوە لێی بێتوانابی نەتوانین جێبەجێ بکە تەنانەت دیارە وەکو یەک لە دەردە هەرە کوشندەکان کە جاری وا هەیە ئینسانی غافل و بێ ئاگا دووچاری دەبیتەوە دەردی عشقە کە ئەگەر خوا نەبی کەسی دیکە ناتوانێت شیفای بدە ئەو جا لەگەڵ ئەوەش تەماشا دەکەی دەفەرمی وەکو قەتادە دەجێڕیتەوە لە صیفەت الصەفوە دەفەرمی عامری کوڕی عەبدوقەیس کە دیارە مبتەلا بوو بەو دەردە دەفەرمی دوعای دەکرد و لە خوای دەپاڕاوە كان يسأل ربه أن ينزع شهوة النساء من قلبه سبحان الله لخوای گەورە دەپاڕاوە خوای هەر شەهوەت و خۆشی ژنان لەناو دڵم دەربینی سبحان الله دەفەرمی وای لێها دوعاکەی مەقبول بوو فكان لا يبالي أذكرا لقي أم أنثى سبحان الله وای لێ هاتبوو هیچ تەئسیری لێن دەکرد ژن و پیا و لاوی وەکو یەکوا بوو هیچ شتێک تەئسیر لێن دەکرد ئەو جا دەفەرمی کاتێکەوە لەسەر مەرگ بوو دەفەرمی دەگریا لێیان پرسی لەبەر چی دەگریەی ئایا لە مردن دەترسێی ئایا حەریسی لەسەر ژیانی دنیا لەدەست نەچی دەیفەرموو نا والله لە بۆ شتانە ناگریم ولكن أبكي على ظمأ الهواجر وقيام الليل بەڵکو لە بۆ هەندێ دەگریم ئەو عیبادتانم لەدەست دەچی تێنیبوونی نێورانان کاتێکەوە بە ڕۆژیمە لە بۆ خوای گەورە هەستانەوەی شەو نوێژەکانم لەدەست دەچی تاوەکو ئەو دوعای کە دەیکەین دوعایەک بیتن کە جێگای خۆی بگری و لەلای خوای گەورە مەقبول بی سبحانه وتعالى چەند شەرتێکی لێ بێتە جێ لەوانە موعد في السحر
پێویستە هەموو کاتێک دوعا بەڕاستی بە مطلقی بە ئیزنی خوای گەورە قبولە، بەڵام هەندێک کات لە کاتی دیکە پیرۆسترە وەکو هەندێک جێگاش لە جێگای دیکە پیرۆسترە. دیار لە ناو کاتەکان سێیەکی ئەخیری شەو زۆر کاتێکی گرنگە. لێ وەکو زانان دەفەرمون ئەگەر هەر کەسێک هەندە تاوانبار بوو خەریک بوو بۆنی تاوانەکانی فەسحی بکا و شەرمەزاری بکات ناو خەڵکی، با خۆی بۆن خۆش بکاتن بە عیتری ئیستیغفار و داوای لێبوردنکردن لە خوای گەورە بە تایبەتی لە سێیەکی ئەخیری شەودا. دیارە ئەو کاتەش ئەو مەوعیدێکە دکتۆرێک داینە نایە تاوەکو قابل بی لە بۆ ئەوەی کەوە ئەو مەوعیدە فعلا مەوعیدی تایبەتی خۆیتی لەبەرەوەی وەکو معلومە هەر دەرمانێک کاتێکەوە ئینسان دەیخوا ئەو دەرمانە مەوعیدی تایبەتی خۆی هەیە. ئەگەر لە کاتی دیاریکرای خۆی نەیخۆی لەوانەیە بەو شێوەی ئیسفادەی لێ نەکەی، بەڵام ئەوەی کەوە مەوعیدی ئەسحاری تەحدید کردە لە بۆ ئیمانداران لە بۆ بەندەکانی خوای گەورەیە سوبحانه وتعالى. هەروەکو لە سوورەتی ئەذاریات کاتێکەوە باز لە ئەو کەسانە دەکاتکەوە بەڕاستی یارانی بەهەشتن خوای گەورە لەوە محسێب بکە، دەفەرمێ یەک لە صفاتەکانیان چ بوو؟ وبالأسحار هم يستغفرون. ئەوان لە کاتی سحور و لە کاتی سێیەکی ئەخیری شەودا داوای ئیستیغفار و لێخۆشبوونیان دەکرد لە خوای گەورە سوبحانه وتعالى. لێ پیاوانی سەلەف ڕەحمەتی خۆیان لەبی زۆریان پێغەریب بوو ئەگەر کەسێک هەبی ئەو کاتە پیرۆزانە لە دەستە خۆی بدا، وەکو تاووسی یەمانی کە لە حولەی ئەولیا دەجێڕێتەوە دەڵێت چووە لای برایەکی خۆی، چووە لای کەسێک مسلمانێک، بەڵام چ کاتێک چوو لە سێیەکی ئەخیر لە سەحەردا بوو چوو، دەڵێ کاتێکەوە پرسیار کرد وتیان نووستیە، دەڵێ دەیگۆ ما كنت أرى أن أحدا ينام في السحر. سبحان الله قد تصور ناکەم کەسێک هەبی لەو کاتانە بنوی، عندەبی کەسێک هەبی ئەو پاداشتە زۆرە لە دەستە خۆی بدا. دیارە ئەوەی کە قەدر و قیمەتی ئەو کاتەشی زۆر زۆر بەرز کردیتەوە، ئەوەی کەوە قەدر و قیمەتی ئەو کاتی زۆر پیرۆز کردی ئەوەیە کەوە وەکو لە حەدیث صحیحدا هاتە پێیان سەڵ سەلەم باز دەکاتن کە خوای گەورە سوبحانه وتعالى لە سێیەکی ئەخیری شەو لە هەموو شەوێکدا لە سێیەکی ئەخیری شەو دێتە ئاسمانی دنیا سبحانه وتعالى هاتنێکەوە لائق بەخۆی. ئەوجا دەفەرمیتن من ذا الذي يدعوني فأستجيب له. چه هەیە داوام لێ بکە تاوەکو وەڵامی بدەمەوە؟ من ذا الذي يسألني فأعطيه. چه هەیە داوام لێ بکە تاوەکو پێی ببەخشم؟ من ذا الذي يستغفرني فأغفر له. چه هەیە داوای لێخۆشبوونم لێ بکە تاوەکو لێی خۆش ببم؟ لێ بەڕاستی لەبەر ئەوەی شتێکی زۆر بە قەدر و قیمەتە لەو کاتانە دەبەخشرێتن کەوە لە سێیەکی ئەخیریشەوە، بەڕاستی ئەو قیمەتەی کە پێویستە لە پێناوی بەدەستهێنانی ئەو شتە بەرزەش بەدەست دەینی پێویستە شتێکی بە قیمەت بی کە ئەویش ئەوەیە لەو کاتانێکەوە خەڵکی لە شیرینی خەودان پێویستە خەو لە چاوانت بتۆرێنی و ئەوجا وەکو ئیقتدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ ذەرینی ئەتەعەبەد لرەبی. ئەوجا بەڵێ ئیتر دیارە وەکو زانایان باز لەو کاتە پیرۆزانە دەکەن دەفەرمون لەو کاتانێکەوە سێیەکی ئەخیری شەوە دەفەرمون ئەو شنەبایی کەوا لە سێیەکی شەو هەڵدەکا، ئەو شنەبایی کە لە سێیەکی شەوی ئەخیردا هەڵدەکا، ئەو شنەبایە ئاه و نووزە و ئەنینی کەسانێکی تۆبەکار وەکو ڕەسائیلی ئیعتیذار وەکو نامەی لێبوردن و داوای لێبوردنە لە بۆ خوای گەورە بەرز دەکاتەوە سوبحانه وتعالى. بەڵێ شەرتێکی دیکە لەو شەرتانەکەوە ئەو دوعانە دوعای مەقبول بن لای خوای گەورە سوبحانه وتعالى ئەوەیە کەوە ئینسان وەڕەز نەبی لە زۆر دوعاکردن بەڵکو ئیستقامە و بەردەوامی هەبی لەسەر دوعاکردنەکەی. لەبەرەوەی وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو حەدیثەکەوە ئیمام بوخاری و مسلم ڕوایەتیان کردێ دەفەرمون پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی يستجاب لأحدكم ما لم يعجل. خوای گەورە وەڵامی هەر بەندێک دەداتەوە لەنگۆ بە شەرتێک پەلە نەکا بڵێتن فيقول قد دعوت فلم يستجب لي، بە شەرتێک ئەو قسەی نەکا نەڵێ ئەمن دوعام کرد و خوای گەورە وەڵامی نەدامەوە، هەتاوە نەڵێتن هەتا بەردەوام بی ئەوە خوای گەورە سبحانه وتعالى وەڵامی هەر دەداتەوە. جا وەکو لە عون المعبوددا لە شەرحی ئەو فەرمودەی دەفەرمی لەبەرچی بەندە کاتێکەوە فترەیەک دوعا دەکا پاشان وازی لێ دەین دەڵێ یەک لەو دوو حاڵەتەیە کە هەردووچی خراپە.
إما استبطاء أو إظهار يأس. يعني وتا استبطاء دكا وتا على أساس زوري دعاء كرديا أويك أو ديوي لخواي قول خواي قول لو يجيب زينة كرديا لو كاتك أو ديوي يعني وتا مأيوس لويك خواي قول ولامي دعاء كي بداته وكلاهما مذموم وهردو شي براستي مذمومة هردو شي قليل يكرا لله شرعوا لبروي إجابي خواي قول سبحانه وتعالى ولام دانوي خواي قول بدعاء بندكاني لو كاتي دي كخوا برياري لسرددا وكو باز دكاتن هل لو مصدر دلتن واردك ودعاء موسى هارون عليه الصلاة والسلام كاتك ودعاء لفرعون كرت دلي أو ما وي لنيوان دعاءكي موسى وهارون بو كاتك وأخواي جوربيان دفرميتن وكل سورة يونس دجرتو قال قد أجيبت دعوتكما دعوو بابلين داوا كاريا كتان جيب جيبو دفرمي لبيني دعاء كان حتى جيب جيبوني دعاء كوا فرعون تدا غرق بو تل صالحان سبحان الله تل صالحان كاتب راسي سن نبي بهيج شيويك بلب كاتن لجيب جيب برو خوي جوري ديزاين كان جين او شتيك او ديوي لبو جيب جيبكا كواتا استبطاء شتيشي مذمومه وهروا به وابونيش لا ولام دانوي خوي جوري او شان شتيشي صفتك لصفه ايمان دارانيه لبر اوي فلا ييأس من روح الله إلا القوم الكافرون وكل سورة يوسف دهاتيا كواتا هيت كسيك به ونابي لرحمة إخواي قولا مقر كسيك كافر نبي والعياذ بالله زالو يا زور زالان دعاء كاتك ودعاء دكين أو دعاء كاتك ودعاء دكين تار احتمال لبيش معناه مصيري أو دعاء تسيلي دي إما أو دعاء لو كاتك بخود دتوي دمو دس خواي قولا سبحانه وتعالى زيب زيدك يعني أوتا خواي قول أصلا لدنيا لوت زي بزيناك لروج قيامة كاتك وزور محتاجي بخيرك لبري أو دعائك كرديت خواي قول باداش داتو لكاتك داك وزور زور بيستد بو أزور باداش تهي حالتي سيم يعني أوتا خواي قول هل لدنيا دا لوت زي بزيدك بلام لو كاتيناك بخودته باشي فتريشي دي كالبروي هر خوا دزاني خير لوي داك وداواكاريك التأجيل ببي استاكاتينيا وياخذ لبرام بردك واخواي قول دعاءك قبولناك يعني اوشتك اتودت زي بزيناكاتن لبرام برد اخواي قول بلايك وتصاور واند بو او بلاي لداداتن كاتب هيك شيء دعاء ببلاش نار ولا اخواي قول سبحانه وتعالى لو يكون ابن القيم رحمه اخواي بلا فوائد دل كبهيك شيء انسان مأيوز نبي تفرمي لا تسأم الوقوف على الباب ولو طردت بهيك شيء بهیچ شێوەیەک وەڕەز مەبە کاتێکەوە لە پێش دەرگادا وەستای لە پێش دەرگای کەوا داوای ڕەحمەتی خوای گەورە دەکەی لە بە هیچ شێوەیەک بێهیوا مەبە ئەگەر دەریش کرای لە پێش دەرگا مەڕۆ ولا تقطع الاعتذار ولو رديت هر عذر بينه لو خوای گەورە سبحانه وتعالى هر داوای لێبوردون بکە ئەگەر ولو رديت ئەگەر قبولیش نەکرای هەر داوا بکە هەرنا لە ڕیزی ئەو کەسانە بە هرنا لريزي أو كسانة بكوا كسانة كن ظاهرا دام بيني كوا لخواي قولوا نزيكن كسانة شي مخلص مصيبا لسر سنتي پیغمبر صلى الله عليه وسلم لقلبان بلكو بساي أوانوا درقاي رحمتي خواي قول لتوج ببيتوا خالي سيم لخالكاين ديكي أو دعايتاوك مقبول بي طول الدعاء واتمان لمدة هول بده حتى بيت دكري حتى خواي يقول لو جيب بك هر بردوام با بلام ل دعاء كردنا كشد لحالتي دعاء كردنا كد هول بده زور دعاء بكاتك واخواي يقول توفيق دك لبو دعاء كردن يتتماشى پیغمبر صلى الله عليه وسلم يقلا موقف كان كاتك لو حجيبك وحجي كرد ام الفضل لو من دجرتك داشي ابن عباس خواي يقول اللي ان راضي بي دفنون لو رجك وروج عرفه بو كاتك وبيغمبر صلى الله عليه وسلم لسر پشت حشتركي بو لروج عرفه لو جيگايك وبير قتري عرفه دفنون پیغمبر صلى الله عليه وسلم هند خريچي دعاء بو اگاي لخواردن خواردنوش نما بو سبحان الله بردوام دعاء ذكر حتى دله طبعا حزكج ل صحيحين دهاتيا دفنون حتى دله كسانيق لاي ام الفضل شتيان لوي پیدا کرد گوتیان پیان سوسم بروجیا لوه به هیچ شویگ نداوی او دکا نداوی نان دکا
يعني ئاگای لە نان و ئاو نەمابوو سبحان الله. دەفەرمێ ئەمنیش لەوەی کە بزانم کەوا بە ڕۆژیان بە ڕۆژی نییە هەندێک شیرم لۆ ڕەوان کرد دەفەرمی خواردیەوە ئەو جەزانمان کەوا بە ڕۆژی نییە سبحان الله. بەڵام لەبەر دوعا سبحان الله ئاگای لە خواردنەوەش نەمابوو. کەواتە بەڕاستی هەموو کاتێک بە تایبەتی لە کاتەکانی پیرۆز لە جێگا پیرۆزەکاندا بەڕاستی ئینسان یەک لەحزەش هەوڵ بداتن بە زایع نەداتن. لە خاڵێکی دیکە لەو خاڵانێکەوە ئینشاءالله دەبێتە ماهی دوعا قبول بوون ئەوەیەکەوە هەوڵ بدەیت فەقیری خۆت نیشان بدەیت لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى. لەبەرەوەی بە فعلی ئێمەی ئینسان هەمومان محتاجین. وەکو خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. أي خلچينا أنقول هر هموتان فقيرا لبو خواي قورة سبحانه وتعالى محتاجا هر خواي قورة الغني الحميد سبحانه وتعالى. لو براستي دعاء يقلا شرطكان أو يكوا بيست أو إنسان خوي فقير ومحتاج نشان بدال لبو خواي قورة سبحانه وتعالى. وكو ابن رجب رحمة خواي لبي دەفەرمێ حاڵی کەسانێک لە خواترسان کاتێک کە دەیانت دید بە شەو لە خەلوەتەکانیاندا یان لە مزگەوتەکان کە دەمانەوە بە چ شێوەیەک بوون دەڵێ بە شەو دادەنیشت ئەوجا سەری خۆی دادەنواند و هەروها بەو شێوەی دەستیشی پان دەکردەوە وەکو سوالکەرێک بزەبت بەڵام لە خوای گەورە سوالی دەکرد فقط. طبعا لەقەدەر ئەوەی کە ئینسان زەلیلی خۆی لە بۆ خوای گەورە بنوێنی والله خوای گەورە عزت پێ دەبەخشی. لقدر أوي كوا خواي جورا يعني لبو خواي جورا زليلي بنوين خواي جورا عزتت بيدا بخشي بعكسي أوي كوا لبو بند كان زليل دبي خواي جورا رسواي دكاتن. ابن القيم رحمة خواي لوابل الصيب تفرمي فمن أراد الله به خيرا أجر خواي جورا خيري لبو بندق لبند كان بي فتح له باب الذل والانكسار. خواي جورا سبحانه وتعالى دەرگای ئەوەی لێ دەکاتەوە کەوا ئەو بەندەیە زەلیلی بنوێنی لە بۆ خوای گەورە ملکەچی بنوێنی لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى. و هەروها ئەو بەندەیە کو ئەو شعورەی لۆ دروست دەبی دەفەرمین لە بەینی دوو شتدا ئەو شعورەی لۆ دروست دەبی تەماشای خۆی بکە تەماشای کار و کردەوەکانی خۆی بکە چەندە کەم و کورتی هەیە چەند نوقسانی هەیە چەند گوناه و تاوانی هەیە لە کاتێکدا براوردی کارگەڵ ئەو هەموو ناز و نعمەتەی خوای گەورە سبحانه وتعالى لەسەری. يعني سبحان الله تەماشاکە زۆر غەریبە ئێمەی بەندەی محتاج زۆر محتاجین بە ذاتی خوای گەورە ئەوجا خۆمان ناشرین دەکەین لای خوای گەورە بە گوناه و تاوان لە کاتێکدا کە خوای گەورە سبحانه وتعالى ئەبەدەن ئیشی بە من نییە ئەبەدەن ئیشی بە کەسیش نییە. خوای گەورە خۆی شیرین دەکا لای بەندەکانی بەو هەموو ناز و نعمەتە. ئیتر کاتێک کە تو ئەو مقارنە لە بین ئەو دوو شتە دەکەی ئەوجا هەز بە ملکەچی خۆت دەکەی هەز بە زەلیلی خۆت دەکەی بەرامبەر بە خوای گەورە سبحانه وتعالى کەوا بەڕاستی دەرگایەکە لە بۆی کەوا خوای گەورە دوعاکانت قبول بکاتن. وەکو ابن عطايش دەفەرمی ما الشأن وجود الطلب إنما الشأن أن ترزق حسن الأدب. خۆ کارەکە لەوەیدا نییە کەوا ئەتو داوا لە خوای گەورە بکەی و دوعا بکەی بەڵکو لەوەیدا کەوا ئەتو فێربی حسنی ئەدەبت هەبی بەرامبەر بە خوای گەورە. حسنی ئەدەب واتە حسنی ئەدەبت هەبی لە داواکردن لە خوای گەورە سبحانه وتعالى. بەڵێ ئیتر وەکو ئەو ئاەتەش دەینەوە بە بەڵگە دەفەرمی خوای گەورە دەفەرمی ئینەما الصەدەقات لە بۆ چێیە ئینەما لە بۆ حەسرە صدقة بچه دەبەخشرێ إنما الصدقات للفقراء والمساكين. بەڕاستی تو پێویستە فەقیری و میسکینی خۆت نیشان دەی لە خوای گەورە سبحانه وتعالى تاوەکو خوای گەورە پێت ببەخشی سبحانه وتعالى. دیارە هەر ئەو حاڵەتەشە کەوا ئینسان خوای گەورە بە فەزلی خۆی تەوفیقی دەکات دەیگاتێ بەو شێوەی زەلیلی و ملکەچی لە بۆ خوای گەورە دەنوێنی ئیتر لە بەرامبەردا خوای گەورە هەر لە دنیاشدا جورعەیەکی لە پاداشتی خۆی پێدەبەخشێوش ئەوەیە هەز بە حەلاوەتی دوعاکەی دەکا هەز بە شیرینی دوعاکەی دەکاتن. تر وەکو سعیدی کوڕی جوبەیر ڕەحمەتی خوای لێبی وەکو داودی کوڕی ئەبی هیند لێ دەجێڕیتەوە لە حولیەت الئەولیا دەڵێ کاتێکەوە سعیدی کوڕی جوبەیر بردرا لەلایەنی حەجاجەوە گیرا دیارە ئەو هەستی کرد بەوەی کەوە ئاخیرەکەیتی و دەیکوژی دەڵێ لێ دەیگۆ ما ئوڕانی ئیلا مەقتوولەن
وا هەز دەکەم ئەو جارە دەمکوژی و دەکوژرێم وسأخبركم پێشتان دەڵێم دەڵێ إني كنت أنا وصاحباني لدعونا حين وجدنا حلاوة الدعاء سبحان الله دەڵێ ئەمن دوو برای دیکە هەبووین لە خوای گەورە دەپاڕاینەوە و کاتێکدا کە هەستمان بە حەلاوەت و شیرینی دوعا کرد واتە لەو کاتێکەوە فعلا هەستمان بۆی کردکەوە دەرگای شیرینی دوعامان لێبوویتەوە و زەلیلیمان لە خوای گەورە نواند ئەو جا دەفەرمی ثم سألنا الله الشهادة لەو لەحەزاتانە داوامان کرد خوای گەورە شەهیدیمان پێ ببەخشی دەڵێ هۆر دوو برا ئەوەی کە لەگەڵە من دوعایان دەکرد خوای گەورە پێیانی بەخشی ئەمنیش وا هەست دەکەم کاتی هاتیە سبحان الله ئیتر فعلا ئەوە حەلاوەتی دوعا لەوەیدایە کە فعلا ملکەتی نیشان بدەی زەلیلی بنوێنی لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى لۆیە وەکو ئیبن عەطا دەفەرمی من وجد ثمرة عمله عاجلا فهو دليل على وجود القبول آجلا هەر کەسێک تەمەرە و بەروبوومی کردەوەکەی خۆی لە دنیادا بەشێکی پێبەخشرا ئەوە نیشانەی ئەوەیە لە قیامەتیش خوای گەورە بەروبوومەکەی بە تەواتی پێدەبەخشی کەواتە گوتمان یەک لە بەروبوومەکانی زەلیلی نواندن لە بۆ خوای گەورە و نیشانەی قبولی دوعا چییە ئەو زەلیلیەیە کەوا لە بۆ خوای گەورە نیشان دە ئیتر هەست بە شیرینی دوعاکەت دەکەی لە خاڵێکی دیکە ئیخفاء الدعاء کەواتە هەوڵ بدەی ئەو دوعانەی کە دەیکەی هەتا بکرێ بە شاراوەیی بی خوای گەورە سبحانه وتعالى لە سورة الأعراف دەفەرمی ادعوا ربكم تضرعا وخفية إنه لا يحب المعتدين لە خوای گەورە بپاڕێنەوە بە چ شێوێک تضرعا واتە بە ملکەتی بە زەلیلی نواندن لە بۆ خوای گەورە وخفية بە شاراوەیی إنه لا يحب المعتدين لبروي خواي گەورە سبحانه وتعالى بتأكيد كسانك خوش ناويكوا تعداد كان سنور دبزين لدعاء زانان دفرمي يعني ت كو سنور دبزين دري لدعاء دفرمي يقلا شوازة كان سنور بزاندن أو المبالغة في رفع الصوت برز كردنوي دنگ لكاتي دعاء كردن أو يك لو شوازاني كوا تعدى كردنا خواي گەورەش تعدى كري خوش ناوي وهروە یەک لە شێوازەکانی دیکە ئەوەیە کەوا داوا بکەی لە خوای گەورە یارمەتیت بدات بۆ ئەنجامدانی گوناه و تاوان والعیاذ بالله یەک لە شێوازەکانی دیکەی تعداکردن لە دوعا ئەوەیە کەوا بچی لە غەیری خوا بپاڕێ و بیکەی وەسیلە لە بۆی لە خوای گەورە لە بۆت بپاڕێتەوە لە غەیری خوا بە تایبەتی وەکو خوای گەورە کە باس لە مشریکین دەکا کە دەیانگۆ ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى وياخذ بچی لە مەرقەدێک و لە کەسێکی مردی بپاڕێەوە کە لە بۆت بپاڕێتەوە کە بەڕاستی ئەوە عەکسی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەبی ئەتوو بچی دوعای لێ بکەی نەک داوا لێ بکەی دوعا لە بۆ تو بکە لای خوای گەورە سوبحانه وتعالى ئیتر وەکو خوای گەورە باز لە زەکەریاش دەکا عليه الصلاة والسلام لە سوورەتی مەریەم کاتێک کە دەفەرمی كافها يا عين صاد ذكر رحمة ربك عبده زكريا إذ نادى ربه نداء خفيا سبحان الله خوای گەورە لەو سوورەت تەباسل لۆ دەکا باسی ئەو ڕەحمەتەی دەکا کە بە عەبدەکەی خۆی بەخشی کە زەکەریایە لە چ کاتێک پێی بەخشی لەو کاتێکەوە لە پەروەردگاری پاڕاوە بە چ شێوەیەک لێی پاڕاوە نداء خفيا زۆر بە شاراوەیی لە خوای گەورە پاڕاوە دوور لە خەڵکی بە دەنگێکی نزم لەبەرەوەی بەڕاستی ئەوەیە کەوا دەبی تەمایەوە کەوا زیاتر ئیخلاسی لێ دروست بی ئەو دوعایە ئیتر ابن القەیم ڕەحمەتی خوای لێبی چەند فەوائیدێکی باس کردی هەر لە کتابی بەدائع الفەوائد لەو سوودانەی کەوا لە شاردنەوەی دوعادا هەیە واتە دوعاکردن بە دەنگێکی نزم و دوور لە خەڵکی یەک لەوانە دەڵێ إنه أعظم إيمانا لأن صاحبه يعلم أن الله تعالى يسمع دعاءه الخفي براستي دلالة لسر إيماني برزي أو كسكوا بنهيني لخواي قرد باريتوا لبروي دزاني خواي قرد هرسن دبنهينيش دعاء بكي أو خدا عظيم سبحانه وتعالى يسمعه خواي قرد دي بيستي وهروها ثانيه أنه أعظم في الأدب والتعظيم براستي بشاراوەیی و بەدەنجی نزم لە خوای گەورە پاڕانەوە زۆر ئەدەبی تێدا بەرامبەر بە خوای گەورە و زۆر بە گەورەزانینی خوای گەورەی تێدا یان تەماشاکە لە دنیادا کاتێکەوە لەگەڵ کەسێکی مەسئولێکی بەرز لەگەڵ کەسێکەوە شەرمی لێ بکەی کە قسە دەکەی زۆر بەدەنجی نزم قسە دەکەی ئەسڵەن جورئەت ناکەی دەنجی لەسەر بەرز بکەیەوە ولله المەثل الأعلى
کو جورئەت دەکەیتەوە دەنگ بەرزکەی و لە کاتێکەوە دوعا دەکەی لە خوای گەورە دەپاڕێەوە. لە خاڵێکی دیکە دەفەرمی إنه أبلغ في الإخلاص براستي دعاء كردن بشاراوي إخلاصي زيادة اللي دي تزيل بروي فعلا أويد كدنگ برز كرنوا دبي تمهاي أوي كوا ريايد لي بيدا بخلط شيك بيبستي وهرو على خالش يدي كدا دفرمي أو كسي كوا أو درقاي لي دبي تو درقاي دعاء كردن لخواي قورا سبحانه وتعالى براستي ونعمته شي قوري أو كسكا أو دعاء كردني دشاري توا أو السلامة لوي كاتك أو شتي يعلان دكاتن إتر أو نعمتك بي بخشرها كسانك حسودي بي دبن لو أنا يزرري بي بقينن إتر لتندين خالدي كشك باز دكاتن يقل خالك كان دي كشكوا دعاء كان مانك تاوكو جيرابي لا إخوائي قول سبحانه وتعالى هول بدين دعاء كان من وكو بيغمبر صلى الله عليه وسلم دعاء كان زور بي أو بوا دعواي خيري آخرتي ليك دي بلي دعوة خيري دنياش بكين بەڵێ داوای خێری دنیاشکەم بەڵام نەوەک هەموو خەممان ببتە خێری دنیا و ئاخرەت لەبیر بکەین لەبەرەوەی ئەسڵەن دنیا وەسیلەیە لە بۆی کەوە ئەو ژیانە ئەبەدیەی بەهەشتی پێ بەدەستبین بە ئیزنی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لێیە هەرێک لە ئێمە بیر بکاتەوە ئەو دوعانەی کە دەیکا فعلاً بەس دوعای لە بۆ دنیایە بەس لە بۆی ڕزقی زیاد بی بەس لە بۆی وەزیفەیەک بەدەستبینی بەس لە بۆی فڵانەشت بەدەستبینی چەند جار داوات لە خوای گەورە کردێکەوە ئیمانت زیاد بکە چەند جار داوات لە خوای گەورە کردێکەوە خوای گەورە لە ئاگری جەهەنەم بتپارێزی و بەهەشتت بە قسمەت بکە چەند جار داوات لە خوای گەورە کردێکەوە شادت بکاتەوە بە دیداری خۆی لە بەهەشتی پانوبەرین ئیلە ئاخریه کەواتە پێویستە هەوڵ بدەین زۆربەی دوعاکانمان لە بۆ ئاخرەت بی لەبەرەوەی وعدەی خوای گەورەیە لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم کە لە حەدیث صحیحدا دەفەرمی هەر کەسێک خەمی ئاخرەت بی والله خوای گەورە خەمی دنیای لێ قەدەکاتەوە بەڵکو ئەو بەشەی کە خوای گەورە لە دنیادا لە بۆی داینایە والله بە ملکەچیەوە بەخۆی دێتە دەستی و ئەگەر دەوڵەمەندیشی نەکا ظاهیرەن لە پێچاوی خەڵکی خوای گەورە قەناعەتێکی وای پێدەبەخشی ئەسڵەن دنیا لە خەیاڵی نامێنێتن لوي وكو ابن عطاء رحمة خوای لێ دەفەرمی خير ما تطلبه من هو ما يطلبه منك چاکترین شت کە لە خوای گەورە داوا بکەیت چییە چاکترین شت ئەوەیە کە لە خوای گەورە داوا بکەیت ئەو شتانەیە کە ئەو لە توی داوا کردیە کەواتە کو خوای گەورە سبحانه وتعالى فەرمانی پێت کردی بە تاعەت و عیبادەت فەرمانی پێت کردی خۆت بپارێزی لە منهیاتەکان ئیتر لە خوای گەورە بپاڕی خوای گەورە تەوفیقت بکە لە بۆ تاعە تەوفیقت بکە کە خۆت بپارێزی لە مەعسیەت ئیتر چاکترین دوعا ئەوەیە کە ئەو شتەی خوا لە توی داوا کردی ئەتوش لە خوای گەورە داوا بکەی خوای گەورە تەوفیقت بکە ئەدی ئەگەر خوای گەورە وەڵامی نەدایەوە لەبەر چی دیارە چەند مانعێکێکەوە دوعا وەڵام نەدرێتەوە پێش هەموو شتێک خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون دەفەرمی کاتێکەوە بەندەکانی من پرسیارت لێ دەکەن دەربارەی من بە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێیان بڵێ نافەرمی پێیان بڵێ فإني قريب یەکسەر دەفەرمی ئەمن نزیکم لێیان سبحانه وتعالى أجيب دعوة الداعي إذا دعان وەڵامی هەر کەسێک دەدەمەوە کەوا دوعا دەکا و دەپاڕێتەوە لێم نافەرمی أجيب دعوة الداعي إذا دعان يعني ئەگەر کەسێک تەنها دوعایەکیش بکە دعوة الداعي تەنها دوعایەکیش بکە نەک بە بەردەوامی دوعا بکە تەنها دوعایەکیش بکە خوای گەورە دەفەرمی وەڵامی دەدەمەوە بەڵام بە شەرتێک فليستجيبوا لي بە ئەوانیش وەڵامی بانگەوازەکەی من بدەنەوە بەجێهێنانی فەرمانەکانم و خۆپاراستن لە منهیاتەکان و بە ئیمانهێنان لعلهم يرشدون بەڵکو ببتە مای ئەوەی کەوە خوای گەورە ڕۆژدیان پێ ببەخشێ ڕۆژد دیارەوە کۆندێک دەزانان لێرەدا ئەوهای لێک دەڵێن ڕۆژد بە معنای ئەوەی دێ واتە تێبگا لە سونەتەکانی خوای گەورە کەوا سونەتەکانی خوای گەورە ئەوهایە دەبی شروطی قبولی دوعات لێ بێتە جێ و خۆت لە مەوانعەکان بپارێزی تاوەکو بەو شێوەی دوعای پێ خوای گەورە وەڵامت بداتەوە بەڵێ کەواتە یەکەم شەرت ئەوەیە پێویستە ئیستجابەی دوعای خوای گەورە بکەی بە جێگەیاندنی فەرمانەکانی و بە خۆپاراستن لە منهیاتەکان هەتاوەکو خوای گەورە وەڵامت بداتەوە کەواتە ئەگەر وەڵام نەبوو مراجعەی خۆت بکەوە و هەروەها بەردەوامبوون وەکو باسمان کرد لەوانەیە زۆر جاران هەر لە نەخۆشی دنیاش بەڕاستی کاتێکەوە ئینسان دەرمانێک دەخوا بە جورعەیەک لەوانەیە کافی نەبی پێویستی بە چەندین جورعات هەیە
پێویستە چەندین جار تکرار بکەوە ئەو دوعایە تاوەکو خوای گەورە سوبحانەه وتعالە قبولی بکە و هەروەها جاری واشەیە خوای گەورە سوبحانەه وتعالە کاتێکەوە ئەو بەندەیە دوعا دەکا و لە خوای گەورە دەپاڕێتەوە دەرگای حەلاوەتی دوعای لێ دەکاتەوە ئیتر ئەو بەندەیە لەزەت لە توولی مناجاتەکەی وەردەگری خوای گەورەش لەو حاڵەتەی دەیهێڵیتەوە چونکە ئەگەر ئیوا هەیە سوبحان الله بە ناز و نعمەتی خوای گەورە ئەو کەسە ئیوا هەیە بەتڕان دەبی و غافل دەبی و بێئاگا دەبی خوای گەورە سوبحانەه وتعالە بە تاقیکردنەوە و بە ئیبتلا ناچاری دەکا بگەڕێتەوە ژێر بەندایەتی خوای گەورە سوبحانەه وتعالە و ئیتر لەولا دەرگای لێ دەبێتەوە کەوا توولی مناجات و حەلاوەتی مناجاتە لۆی خوای گەورە ئیستجابەی دوعاەکەی تەخیر دەکا تاکو لەو حاڵەتە زۆر بمینێتەوە وهروا ديار وكو حديث صحيح شيء لسروي كوا براستي خواردني حرام خواردنوي حرام جلوبرجي حرام دبيت ماي اوي كوا ان يستجاب له وكو بيان صاصم دفرمي باتش شيويك والله مي ددريتو لكاتك دوا او كسا خواردني حرام بي خواردنوي حرام بي وياخذ جلكوبرجي حرام بي لو اطب مطعمك تكن مستجاب الدعاء او خواردي كدي خوي با حلال بي تاوكو دعاء كان خوي يقول والله بداتوا وچەندین شتی دیکەش لەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە حەدیثێک دەکەوە ئیمام ترمذی ڕوایەت کرد دەفەرمی ادعوا الله وأنتم موقنون بالإجابة دەفەرمی لە خوای گەورە بپاڕێنەوە لە کاتێک کە دەپاڕێنەوە وأنتم موقنون بالإجابة یەقینتان بەوەی بی کەوا خوای گەورە وەڵامتان دات و لێرەدا بە دوو شێوە زانایان لێکیان داتەوە یەقینتان بەوەی بی کەوا خوای گەورە وەڵامتان داتەوە شەک و گومانتان نەبی هەندێک لە زانایان کە دەفەرمون واتە بەو شێوەیەی بن کەوا گومانی ئەوەی لێ بکرێ خوای گەورە بە یەقین وەڵامتان بداتەوە واتە هیچ مانعێکی دوعا مانعێکی ئیستجابەی دوعا لێتان نێتە جێ لە خواردنی حرام و لە بێئەمریکردنی خوای گەورە و لە هەموو شتێکەوە دەبێتە مانع لە بۆ ئیجابەی دوعا ئەوانەتان لێ نێتە جێ تاوەکو لە حاڵەتێک بن بە یەقین خوای گەورە وەڵامتان بداتەوە واعلموا أن الله لا يستجيب دعاء من قلب غافل لاهي باش بزانن کەوا خوای گەورە دوعا لە کەسێک قبول ناکا کەوا لە دڵێک دەردەسێ ئەو دوعای کەوا ئەو دڵەی غافلە بێ ئاگایە لە خوای گەورە بەڵکو مەشغولە بە غەیری خوای گەورە لێ دەفەرمیتن غافل واتە بێ ئاگایە لە خوای گەورە لاهین لە لەهو هاتیە واتە مەشغول بغەیره سبحانه وتعالى تر خوای گەورە دەپاڕێنەوە دەرگای ڕەحمەتی خۆی لێمان بکاتەوە بۆی کەوا فعلا حسب حلاوة مناجات وحلاوة دعاء بكين لخواي جورا سبحانه وتعالى ولخواي جورا دبارينوا أو زهد زور متواضع ما لي قبول بكاتن أو سلسلة در سبب تماي أويك إن شاء الله تعالى لا بشارة عاجل إن شاء الله أويك أمنو جنابشتان إن شاء الله بتماي أويك خواي جورا كارو كردوا ضلوا درون ما تسكبك وباتش بكاتوا وهروا بكاتا زخيرو بيكاتا أزر باداشت قيامته وهروها ميزان حسنات ما نبي قرز بك وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين